سڵاو و ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی ئازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەمە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابەرات لە شارەکانی کوردستان و ئێران. ناڕەزایەتی شۆفێرانی تاکسی و ئۆتۆبۆس لە مێهران. قەباتی کچان و ژنانی سنا دژ بە حیجابی ئیجباری. ڕاگەیاندنی ژمارە 16 کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی. دەست بەسەرکردنی 3 هاوڵاتی لە پیرانشار و مەهاباد. ڕەفاندنی 2 ڕۆژنامەوان لە باکووری کوردستان و ئیدامەی مانگرتنی زێڕفرۆشان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 17 گوڵانی 1403 خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، تەورێز، ئەردەبیل، ئیسپەهان، مەریوان، بیجار، هەمەدان، تاران، ڕەشت و شیراز لە ئاستا یەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشەوگرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونەسەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. ناڕەزایەتی شۆفێرانی تاکسی و ئۆتۆبۆس لە شاری مێهران. ڕۆژی دووشەممە 17 گوڵان شۆفێرانی تاکسی و ئۆتۆبۆس لە شارستانی مێهرانی سەر بە پارێزگای ئیلام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان شۆفێرانی کەرەستەی گواستنەوەی گشتی شارستانی مێهران لە ئاست کەمکردنەوەی پشکی سوتەمەنی، گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل، کەمی هەقدەست، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، خراپی ڕێگەوبان و نەبوونی بیمەی دەرمانی ناڕەزایەتیان دەربڕیوە و داوا دەکەن چاکسازی لە ژیان و مەعیشەتی خۆیان و بنەماڵەکانیان بکرێت. خەباتی کچان و ژنانی سنا دژ بە حیجابی ئیجباری. وێ ڕای گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی کچان و ژنانی سنا درێژە بە خەباتیان دژ بە سەرکوتی ڕژێمە دەن و لە شوێنە گشتیەکان بە تووردانی حیجابی ئیجباری حازر دەبن. بەپێی ئەو ڤیدیۆ و وێنانەی بەدەستمان گەیشتووە، ژنان و کچانی کوردستان بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن و کچانی هونەرمەند لە سەرشەقام بۆ دابینکردنی پارویەکنان مۆسیقاژەنن. پێشتر پیاوان لە شەقامە سەرەکیەکانی شاری سنا ئامێری مۆسیقایان ژەنی بوو، بەڵام ئێستا کچانیش بەهۆی نەبوونی هەلیکار ناچارن لە ڕێگەی ژەنینی ئامێری مۆزیک هەزینەکانی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن. ڕاگەیاندنی ژمارە 16 کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی. کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی ڕۆژی دووشەممە 16 گوڵان ڕاگەیاندنی ژمارە 16 خۆی لەسەر بارودۆخیە و چالاکە کرێکاریە بڵاو کردەوە. لەو ڕاگەیاندنەدا هاتووە ئێوارەی پێنجشەممە 13 گوڵان عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری خۆشناوی خەڵکی سەقز لە زیندانی سنەوە بۆ زیندانی ناوەندی سەقز گوازرایەوە. هێشتا هۆکاری گواستنەوەی ڕوون نییە، بەڵام ڕاگوێزرانی عوسمان ئیسماعیلی لە حاڵێکدا ڕوویداوە کە ناوبراو لە 23 ڕێبەندانی 1402ەوە بە مەبەستی ئەنجامدانی پرۆسەی دەرمان بۆ زیندانی سنا گوازرا بووە. ڕۆژی چوارشەممە 12 گوڵان پاش وەرگرتنی ئازمایشی دڵ بڕیاری درا نەشتەرگەری دیسکی کەمەری بۆ بکرێت، بەڵام لە کردەوەیەکی چاوەڕوان نەکراودا بەرپرسانی زیندانی سنا ئەو چالاکە کرێکاریان گەڕاندەوە بۆ زیندانی سەقز تاکو و ڕەوەندی دەرمانی ناوبراو پاش 81 ڕۆژ بە ناڕوونی بمێنێتەوە. کۆمیتەی بەرگری لە عوسمان ئیسماعیلی ناوەندە ئەمنیەتیەکانی کوردستان بە بەرپرسیارەتی سەرەکی تێکچوونی باری تەندروستیە و چالاکە کرێکاریە دەزانێت و داوا لە هەموو مرۆڤ ئازادی خوازەکان ڕێکخراوە کرێکاریەکان و لە ئێران و لە جیهان دەکات کە لە بەرامبەر و پێشێلکاریە کاردانەوەیان هەبێت لەبەرەوەی کە گیانی هەموو بەندکراوانی سیاسی لە ئێران لە مەترسیدایە و بێدەنگی ئێمە مەترسی لەسەر ژیانیان ساز دەکات و خەرەبوو ناکرێتەوە.
دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە پیرانشار و مەهاباد. ڕۆژانی چوارشەممە و دووشەممە 12 و 17 گوڵانی 1403 سێ هاوڵاتی بەناوەکانی سومەیە قادری خەڵکی گوندی گەزگەسک و حسێن بایەزیدی خەڵکی پیرانشار، هەروەها موبین شێخەپور تەمەن 16 ساڵ و خەڵکی مەهاباد لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار سومەیە قادری و حسێن بایەزیدیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. شایانی باسەکە سومەیە قادری خوشکی موحسین قادری بەندکراوی سیاسی خەڵکی پیرانشارە. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەممە موبین شێخەپور مێرمنداڵی تەمەن 16 ساڵی خەڵکی گوندی قومقەڵای مەهاباد پاش بانکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی ورمێ بە لێدان دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستدانی. ڕفاندنی دوو ڕۆژنامەوان لە باکووری کوردستان. ڕۆژی دووشەممە 17 گوڵانی 1403 دوو ڕۆژنامەوانی خەڵکی کوردستان بە ناوەکانی نورجان یاڵچین و دەریا ئۆز لەلایەن پۆلیسی تورکیاوە ڕفێنراون. هێشتا هۆکاری بەندکرانی ئەو دوو ڕۆژنامەوانە کوردە دیار نییە، بەڵام ئەنجومەنی ڕۆژنامەوانانی دیجلە و فڕاد ڕایگەیاندووە کە نورجان یاڵچین و دەریا ئۆر لە چوارچێوەی توێژینەوەکانی دادستانی ئامەد دەست بەسەر کراون. جێگەی ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە ڕۆژنامەوانانی باکووری کوردستان لەلایەن تورکیاوە دەست بەسەر و ڕادستی دادگا کراون. ئیدامەی مانگرتنی تەڵافرۆشان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران. ڕۆژی دووشەممە 17 گوڵان سنفی تەڵافرۆشان لە چەند شاری ئێران بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە زیادکردنی بارج لەسەر فاکتۆرەکانیان درێژەیان بە مانگرتندا. بەپێی راپۆرتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی ئەو دوکان و شارانەی پەیوەست بە مانگرتنی گشتی تەڵافرۆشان دەبن زیاتر دەبێتەوە و ڕژیمی سەرکوتگەر ترسی لێنیشتووە و لە شاری مەشهەد و تاران کۆمەڵێک دوکانی پۆلۆم کردووە. بەپێی زانیاریەکان سنفی تەڵافرۆشان لە شارەکانی هەمەدان، تاران، تەورێز، عێراق، زەنجان، ورمێ، قۆم، ئیسفەهان، مەشهەد، زەنجان و ئەردەبیل لە مانگرتنی سەراسەریدا. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی تیراژە لە چابەهار. کرێکارانی شاغڵ لە شرکەتی تیراژەی چابەهار ڕۆژی دووشەممە 17 گوڵان لە ناڕازایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتی حاڵبەش بەڕێوەبەرایەتی شرکەتی تیراژەی چابەهار ماوەی 2 مانگ حەقدەست جێژنانەی ساڵی تازە و سەنەواتی کرێکارانی بوومی پەرداخت نەکردووە و ڕۆژی دووشەممە کرێکارانی ناڕازی دەستیان لە کار کێشاوەتەوە و لە بەردەم دەفتەری شرکەت ناڕەزایەتیان دەربڕیوە. دەست بەسەرکردنی دوو چالاکی سنفی و مەدەنی لە لۆردەگان. لە ڕۆژانی ڕابردوودا محەممەد سەعیدیە بۆ ئیسحاقی چالاکی سنفی فەرهەنگیانی لۆردەگان و مرتەزا حەدیدی لە دۆستانی نەمردنەوەی دەفکاری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان محەممەد سەعیدە بۆ ئیسحاقی و مرتەزا حەدیدی پێش نەورۆزی ساڵی 1403 بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی نەمامیان چاندەبوو. ئەو چالەکە سنفیە ساڵی ڕابردوو سەردانی بنەماڵەی کیان پیرفەلەکی کرد و لەسەر مەزاری کیان سرودی خوێندەبوو. ناوبراو هەروەها لە کۆبوونەوەی معەلیمان بەشداری چالاکانەی بوو و بۆ ڕێزگرتن لە یادی جەمشید موختاری و خودانور لە جێی گۆرانی وتبوو، بەڵام لەسەر کارەکەی دەرکرا. پەروەندەسازی دادستانی تاران بۆ دوو ڕۆژنامەوانی ئەو شارە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دادستانی تاران پەروەندەسازی بۆ هادی کەسایی بەڕێوەبەری پەخشانی مەیدانی ئازادی و عەسەل داداشلو ڕۆژنامەوانی بواری ئابووری کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دادستانی تاران بە بیانووی بڵاوکردنی بابەتێک لەسەر شێوازی کوژرانی نیکا شاکەرەمی پەروەندەسازی بۆ هادی کەسایی و عەسەل داداشلو کردووە. شانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا میدیاکانی دەرەوەی وڵات راپۆرتێکی تێر و تەسەلیان لەسەر شێوەی ڕەفاندن، دەستدرێژی سێکسی و کوشتنی نیکا شاکەرەمی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بڵاو کردبوو. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە سەنعەتی خۆراک لە چین. ڕۆژی دووشەممە 17 گوڵان کرێکارانی شاغڵ لە سەنعەتی خۆراکی ناوچەکانی ڕۆژهەڵات و باکووری ڕۆژهەڵاتی چین دژ بە کەمی حەقدەست مانیان گرت. بەپێی راپۆرتەکان
کرێکارانی شاغڵ لە سەنعەتی خۆراکی چین بە شێوەی هەماهەنگ دژ بە کەمی حەقدەست و دۆخی خراپی معیشەتی هەروەها ساعەتی کاری زیاد دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. بەڕێوەبەرانی شرکەتەکانی دابینکردنی خۆراک لە چین دەڵێن کە قەرزەکانیان لەلایەن دەوڵەتەوە پەرداخت نەکراوە، بەو بۆنەوە نەیانتوانیوە حەقدەستی کرێکاران لە کاتی خۆیدا بدەن. شانی باسە کە جیاوازیەکی زۆر هەیە لە بواری ئاستی ڕفاهی کۆمەڵایەتی لە نێوان ناوچە سەنعەتیەکانی چین و ئەو ئوستانانەی بێبەرین و کرێکارانی ناوچە هەژارنشینەکان بۆ دابینکردنی سەرەکی ترین پێداویستیەکانیان لە ژێر گوشاردا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەستپێکی هێرشی ئیسرائیل بۆ سەر شاری ڕەفاح لە غەزە. ڕۆژی دووشەممە هەفتەی گوڵان ئەرتەشی ئیسرائیل پاش کەستێنانی دانوستانەکانی ئاگربەست لەگەڵ حەماس هێرشەکانی بۆ سەر ڕۆژهەڵاتی شاری ڕەفاح دەست پێ کرد و بە پێی زانیاریەکان زیاتر لە 30 کەس کوژرا و بریندار بوون. وێڕای هۆشداری وڵاتانی جیهان بۆ هێرشکردنە سەر ڕەفاح، ئەرتەشی ئیسرائیل بە دوای شکستێنانی دانوستانەکانی ئاگربەست لەگەڵ حەماس لە ڕێگەی بڵاوکردنی تراکت بەسەر ئەو شارەدا داوای لە خەڵکی ڕۆژهەڵاتی ڕەفاح کرد بۆ ناوچە ئەمنەکان کۆچ بکەن. پاش هۆشدارەکان ئەرتەشی ئیسرائیل لە ڕێگەی فڕۆکەوە هێرشی کردە سەر چەند خانوو و بەهۆیەوە زیاتر لە 30 کەس کوژراون و بریندار بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لای.